دیارە پرۆژەکانی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە تا ئێستا بڕیاری لێدراوە بکرێت. بای سعید محەممەد عەبدولغەنی تاڵەبانی لە ساڵی 1944 لە گوندی باداوی سەربەناحی لەیلانی پارێزگای کەرکووک لەدایک بووە. هەر لەو گوندە چۆتە بەرخوێندن و دواتر لە ساڵی 1956 لە شاری کەرکووک درێژە بە خوێندن دەدات و قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی لەو شارە تەواو دەکا. لە ساڵی 1950 کاتێک کە خوێندکاری ناوەندی مسەڵای کەرکووک بووە چۆتە ناوکاری سیاسی و پەیوەندی بەڕیزەکانی یەکێتی قوتابیانی کوردستانەوە کردووە. دواتر لە ساڵی 1965 پەیوەندی بە پارتی دیموکراتی کوردستانەوە کردووە. بایس تاڵەبانی لە ساڵی 1968 بەکارمەند لە شارەوانی کەرکووک دامەزراوە. دوای 2 ساڵ گواسراوەتەوە بۆ بەڕێوەبەراتی ئیشغالی هەولێر و لە ساڵی 1970 بۆ تا لێپرساوی لقی کەرکووکی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان. لە ساڵی 1972 جارێکی تر گەڕاوەتەوە بۆ کەرکووک و لە بەڕێوەبەراتی ئیشغالی کەرکووک کاری کردووە. لە ساڵی 1970 بۆ تا لێپرساوی لقی بەغدادی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان و ئەندامی سکرتارێت و هەر ئەو ساڵە لەگەڵ هەریەک لە داروی شێخنووری و عەبدوڕەزاق عەزیز و ئەنوەر قەرەداخی و جەمال حەکیم بەشداری کردووە لە فیستیڤاڵی جیهانی لاوان لە ئەڵمانیای ڕۆژهەڵات. بای ساڵەبانی لە ساڵی 1974 دوای دەستپێکردنەوەی شار لە نێوان کورد و حکوومەتی عێراق لە ناوچەی چۆمان بۆتە پێشمەرگە و دوای هەرەسی شۆڕش لە ساڵی 1975 گەڕاوەتەوە کەرکووک و دواتر بۆ بەڕێوەبەراتی ڕێگاوبانی ڕوومادی دوورخراوەتەوە. دواتر گواسراوەتەوە بۆ بەڕێوەبەراتی ئیشغالی گشتی و لە ساڵی 1990 گوازراوەتەوە بۆ شاری ناسیرەی باشووری عێراق. بای ساڵەبانی لە ساڵی 1990 دوای ڕاپەڕین گەڕاوەتەوە کوردستان پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کردووە. لە ساڵی 1994 بۆ تا ئەندام لە کۆمیتەی پێنجی فەرمانبەران. لە ساڵی 1995 بۆ تا ئەندامی مەکتەبی پەیوەندیەکان و دوای ساڵێک بە هەمان پلە گوازراوەتەوە بۆ مەکتەبی دارایی یەکێتی و هەمان ساڵ بۆ تا ژمێریار لە بەڕێوەبەراتی ئیشغالی سلێمانی. بای ساڵەبانی لە ساڵی 1990 بە دواوە ڕۆڵێکی پێشەنگی هەبووە لە دامەزراندنی چەند دەستگایەکی داراییدا، لەوانە دەستگای چاودێری دارایی ئیدارەی سلێمانی حکوومەتی هەرێمی کوردستان، هەروەها بۆ تا سەرۆکی دیوانی دەستگاکە. هەروەک لە ساڵی 2001 دەستگای چاودێری یەکێتی نیشتیمانی کوردستانیشی دامەزراند و بۆ ماوەیەکیش لێپرسەوێتی ئەو دەستگایی گرتوۆتە ئەستۆ. لە ساڵی 2002دا پۆستی وەزیری دارایی و ئابووری لە ئیدارەی سلێمانی حکوومەتی هەرێم وەردەگرێ. هەروەک لە کابینەی پێنجەم و شەشەم و حوتەمی حکوومەتی هەرێمی کوردستانیشدا وەزیری دارایی و ئابووری هەرێم بووە. لەو ماوەیەدا ڕۆڵی بەرچاوی هەبووە لە پێشخستنی کەرتی ئابووری هەرێم. لە ساڵی 2014دا بە پلەی وەزیرخانە نشین کراوە. لە 21 حوزەیرانی 2010 و لە دوای ململانێکی سەخت لەگەڵ نەخۆشیدا دوجار لە شاری سلێمانی ماڵ ئاوایی لە خزم و دۆست و هەواڵانی کرد و بەرەو دنیای نەمری بەڕێکەوت.